بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی گفتوگۆدا بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە سەردانی وەفدی سێلانەکە بۆ بەغداد و هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی دوای کشانەوە لە حکومە دەکەین. ماوەسە بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەفدێکی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هەوپەیمانی بۆ دیموکراسی پرسەدانی بەغدادتان کرد. ئامانجی سەردانی ئەم وەفدە چی بوو بۆ بەغداد لەم کاتەدا؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، زۆر سپاس. سڵاو لە جەنابەتوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. خۆت دەزانی تەبان دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان دوای 25 ڕووداوەکانی ڕووداوێک لە دوای یەکەکانی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و لە دەستدانی ئەوەی کە پێوترە ناوچە جێناکۆکەکانیان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و کە زیاتر لە نیوەی خاکی هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان تەبەنە و قەیرانەدارایی کە لە چەند ساڵی ڕابردوودا هەبوو، ینی زۆرتر ینی باری گرانی کەوتە سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەت نەیتوانی و ئەو بڕمەوچێش کە بە سیستەمی پاشەکەوتی موچە بڕیاری لە سەرداوە بیدا بە هاوڵاتیان یا بە فەرمانبەرانی خۆی لە هەرێمی کوردستان. و ئێمە پێمان وابوو تەمان بە پرسیارەتێکمان لەسەر شانە لەو ڕۆک و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەو لایەنانی کە بڕیارمان دەبێتەوە بەشداری بە سەردانی و بەغدا بکەین و گفتوگۆ دەست پێ بکەین. ینی منتەڵەقی ئێمە بۆ گفتوگۆکان لە بەغدا ئەوەیە کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور مافە دەستورەکانی پارێزراو بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجی هەڵی سیاسیەکان نەدەن لێرەوە. حقیقەتیانی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە پێمان ناوەتە قۆناغێکی نوێوە و ئەرکی ئەم قۆناغە و بەرپرسیارەتەکەی جیاوازە لە هی ڕابردوو و ئێمە بۆ بەرپرسیارەتی سەرشانی خۆمان هەستاوی و پێشمان وایەتەوە بە نەتیجە وەفدی هاوبەشی ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی جێگای ڕەزامەندی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بووە و خۆشبەختانە بە سەرکەوتووی ئەم وەفدە گفتوگۆکانی لەگەڵ بەغدا کرد و هەموو بڕیار بەدەستانی بەغدایان بینیوە. پرسی ئەساسیش یا گفتوگۆی ئەساسی زۆر بەڕوونی تەمان ڕۆژانە لە شاشەی میدیاکان و لە ڕووپەڕی ڕۆژنامەکان و تراوەکە پرسی جەوهەری ئێمە خەمەکانی خەڵک و مەسلەی بژێوی ژیانی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران بووە و هاوکات مەسلەی ناوچە جێناکۆکەکان و ئاوارەکان و ئەو بارودۆخی بەسەر ناوچە جێناکۆکان هاتووە هاوکات لەگەڵەوەی کە ئێستا و پێش هەنگاوانەی لە بەردەمن هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراق بۆ هەڵبژاردننی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە گشتیەکان هەم لە سەراستی عێراق و سەراستی هەرێمی کوردستان کامەشانی یەکێکی کە بۆ لەو گفتوگویانەی کە بۆ ئەوی کە هەموو پێکەوە ئەمانە ینی بتوانین فعلەن بەوەی کە پێی دەوترێت دەستا و دەستی دەستەڵات وە بە شێوەیەکی ئاشتیانە دەستەڵات دەستا و دەست بکاو لەسەر بنەمای سندوقەکانی دەنگدان و دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ تەزویر بەبێ گزی بەبێ زۆر کردن لە هاوڵاتیان بەبێ کڕینی ئیرادە هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت. ڕەنگە زۆر خەڵک پرسیاریەوە بکە دەستکەوتەکانی سەردانی ئەم وەفدە چی بوون؟ ئایا چی دەستکەوتێکیان هەبوو بەڕوونی بۆ خەڵکی کوردستان؟ گرنگترین دەستکەوتی ئەوە بوو کە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بارودۆخی لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ هێزە عێراقیەکان و بزات لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆکاتی هەسێ سەرۆکاتیەکە هەم سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی پەرلەمانی عێراق گفتوگۆی لەبارەوە کراوە و تەفاهمی باش بووە، پێداگیری باش لەسەر مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرا و لە چوارچەوەی دەستوری عێراق و ئەوەیەکێ لە دەستکەوتەکانیەوە بێ کە ئەو تەئکیدەی لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوەتەوە لەوە هەنگاوەکانی ئەوەی کە زیاتر لەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی وەزیڕیبە نەدەن و ئەو ڕوبع موچەونیەوە موچەشکە لە کاتی خۆی نادرێ موچەی فەرمانبەرانی بەڵام بەدیارکە هیچ بەڵێنێک وەرگیراوە بوون و منەجگە لە وەزارەتی پەروەردە و تەندروستی موچەی وەزارەتەکانی دیکە موچەی پێشمەرگە مەسەلەی پارێگەنمی جوتیاران بگیر هیچ بەڵێنێک وەرگیراوە بۆکو بەڵێن لەگەڵ بەرپرسان بەتابەت لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق. ئەزانی بەمان یەک ینی لە هێنێکەوە دەست پێ بکەین ئەویشەوەی ئەم وەفدە بەرەنجامی چی دروست بوو. دوو خۆتە زانی تەمەن سەرەتاکانی دوای 25
مانگ و دوای ئەو نەکسەی کە بەسەر هەرێمی کوردستان هات دوای لە دەستدانی ناوچە جێناکۆکەکان ئێمە زۆر بەڕوونی داوامان کرد حکوومەتێکی کاتی لە هەرێمی کوردستان پێک بێت و ئەم حکوومەتە کاتیە ئەم سێ ئەرکە بگرێتە ئەستۆ کە ئێمە ئێستاوان باسمان کرد زۆر بەڕوونی ئێمە لە بەلاغی هاوبەشی خۆمان لەگەڵ ئەو لایەنانە بزات ئەم سێ لایەنە پێکەوە لە بەلاغێکی هاوبەش داوامان کرد حکوومەتێکی کاتی پێک بێ و ئەم حکوومەتە ئەرچی باشکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بگرێتە ئەستۆ و گفتوگۆیەکی سەرکەوتوو بکە لەگەڵ بەغدا لە پێناوی چاکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان پێش هەموو شتێک و هەروەها ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگەرد ئەمەی کە کاربەدەستانی هەرێمی کوردستان و بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان ملیان نەدا بۆ ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە حکوومەتێکی کاتی پێک بێ لە بەرەنجامی ئەوەی کاوان ئامادە نەبوون ئێمە بە ناچاری ئەم ڕێگایەمان گرتە بەر و گفتوگۆمان لەگەڵ بەغدا کرد و وەفدی حزبیمان نرد ئێمە زۆر بەڕوونیڵ ئەم وەفدانەی وەفدی حزبی بوون و نەچوون ڕێک بکەون چونکە ئەگەر ئەو کات حکوومەتێکی کاتی پێک بەهاتوە ئەرکی حکوومەتە بوو کە ئیتیفاق بکە خۆتە زانی تەمان کۆمەڵی مەلەفی عالیق و هەڵپەسێردرا و هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئەرکی حکوومەتە ئیتیفاقی لەسەر بەڵام ئێستا توێژە بکە کە ئێوە لێ کشاونەتەوە مەسەلەن گۆڕان لێ کشاوەتەوە شەرێتی تەواوی ماوە بە ناوی هەموو خەڵکەوە مەسەلەن بیکە ئەگەر حکوومەتیش بیکە زانی خۆ ئەوان تا ئێستا حکوومەت جوابیان ناداتەوە خۆتە زانی تەبانەوە ماوەیەکی دوور و درێژەوان داوای گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی کە حکوومەت جوابیان ناداتەوە حکوومەتی عێراقی نایەتە خەت لەگەڵیان بۆ گفتوگۆ کرد بەڵام ئەو کاری چێکە پێشوازی لە ئێوە دەکات بەڵام وەڵامی ئەوان ناداتەوە ئەوە بە پرسیار لەوان بکەی بەسێ بە پێمان وایە تەبانیانی ئەو کارەکەی ئەوەیە کە ئەزمموی ڕابردووی گفتوگۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و ئەوەی کە بەڕاستی بەداخەوە یانی ئەبێ ئێمە ئێستا بگەڕێنەوە سەر ئەو وەفدانەی کە لە ڕابردوودا نوێنرایەتی کوردیان کردو و چوونەتە بەغدا و زۆربەی کاتە وەفدانە تێکەڵەیەک بوونە لە وەفدی حیزب و حکوومەت و هەم ینی لەسەر هەردوو ئاستەکە تێکەڵ کراون و قۆرخیش کراوە لە نێوان لایەنێک یا دوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان و هەمیشەش خەمی گەوریان بەدەستێنانی استحقاقاتی حزبی و مالی خۆیان بۆ لە بەغدا بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتیەکانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەنجامەکەشی بە زۆر بەڕوونی دەرکەوتەوە بەرەنجامەکەیەتی کە ئێستا پێگەیشتووە و ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو زانن ئەمەی بەرەنجامی ئەو گفتوگویانی لە ڕابردوودا لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە قۆناغ بە قۆناغ جگە لە نەهامەتی جگە لە نسکۆ جگە لە شکست بۆ هەرێمی کوردستان هیچی بە دوای خۆی دانەهێناوە ئێمە لە غیابی ئەوەی کە هەلومەرجێکەیە لە هەرێمی کوردستان و فشارێکی گەورە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بە ئەرکی سەرشانی خۆمانوانزانیوە کە وەفدی هاوبەشی ئێمە لەگەڵ ئەو دوولایەنە بچێتە بەغدا و لەوێ ئەوەی کە باسم کرد ئەوەی کە پەیوەستە بە ژیانی خەڵک بە گوزەرانی خەڵک بیگەێنین و خۆشبەختانە من نتوانم بڵێم ئەمەی لەو دوو ڕۆژەی ڕابردوو لە بەغدا گفتوگۆ کراوە زۆر بە شەفافی ئەو وەفدە دیارە چۆن چوون و ئەجەندای کاریان چی بوو و چۆن هاتوونەوە و چیان بینیوە و تەواوی بەرنامەی کاریشان گفتوگۆکان شەفاف نەبوون ئەگەر مەسەڵەن دوێزی دەسەڵات دەرەچوون بۆ بەغدا شەفاف نەبوون نە بە دڵنیایی شەفاف نەبوون خۆگەر شەفاف بووە ئەو گفتوگویانەی کە لە ڕابردوو هەبوونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیانزانی و اتفاقیانە لەسەر چی کراون ئەسڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیانزانی گرفتی ڕاستەقینەی بڕینی بودجە لە بینی هەرێمی کوردستان و عێراق چی بوو ینی ئایا هۆکارەکەی بوو کە حکوومەتی عێراق بڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی سزادا و بودجەی هەرێمی نەناڕۆ بچەی فەرمانبەرانی بڕی یا هۆکارەکەی بوو ئەوان نەوت و داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکانیان نەدای عێراق یا ینی ئەمانە خۆلانی کەم شەفاف نەبوون بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا هاوڵاتی وشیارانە بڕیار بدا و تا هاوڵاتی هوشیارانە پەنجە بخاتە سەر ئەو برینەکان و تێبگایانی چێ تاوانبارە و چێ مافی ئەوانی خوارد باشە بەس خاڵی باس لە خاڵی کرد خاڵی جیاکەرەوە ئەوەیە کە ئەوان پێشتر بۆ بەرژەوەندی حیزبی چوون ینی جیاوازەکان تەنە لە ڕوانگەیەوە ئەمە وەفدەیەوە کەم جارە ڕۆشتووە بۆ بەغداد ینی چۆن ئەوان ئێوە هیچ بەرژەوەندێکی حیزبیتان نەبووە لەم سەردانانەدا لەم وتوێژانەدا کە ئەنجامتاندا زانی کا حەکیم زۆر گەڕانەوە بۆ دواوە ینی ئێمە بە چاوخشانەوەیەکی زۆر ڕوون بۆ گەڕانەوە بۆ دواوە لە دوای ساڵی 2023 ڕوخانی ڕژێمی پێشووە هاتنەکەی ئەو دەستەڵاتانی کە ئێستا لە عێراقدا هەن یەک بە دوای یەکداوە حکوومەتی ئیتیحادی لە عێراق لە تەواوی گفتوگۆکانی لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە زۆر باشبینی ومانە کە بەڕاستی بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان و ئەوانەی کە نوێنەرایەتی هەرێمیان کردووە لە بەغدا ئێمە قسەی ئەمڕۆمان نییە قسەی پێش ڕێفراندۆمانە خۆتە زانی بەردەوام یەکێ لە قسەکانی ئێمە ئەو قۆناغش کە ئۆپۆزیسیۆن بووین بریتی بووە لەوەی کە ئەمان مەلەفی پەیوەندیەکانی
نێوان هەرێمی کوردستان و عراقیان کردوتە مەلەفێکی حزبی و ئەو مەلەفە حزبیە پەیوەندی بە دامەزراوە نیشتیمانیەکانەوە نییە و لە دامەزراوە نیشتیمانیەکان و ئیدارە نادری حەقیقات و ئەوان ئەو کاتچوون ئیتفاقیان کردووە. من ئەم چەند ڕۆژە زۆر جاریانی پێشەوەی وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بدەم ئەو ترێ فەرقی چیە مەشنێ وەفدی حزبیە کاکەم وەفدە حزبیە نەچووە ڕێککەوێ ئەم وەفدە حزبی هیچ ڕێکەوتنێکی نەکردووە ئەم وەفدە حزبیە نەهاتووە تەمسیلی حکوومەت پەرلەمان دامەزراوە شەرعیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وەفدە لە هەلومەرجێکی ناسک و هەستیاردا ویستویەتی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان تەفاهمێک دروستکە لەگەڵ حکوومەتی ناوەند لەگەڵ بڕیار بەدەستانی کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بشکێتەوە کە هیچی کە بەرەنجامی ئەو ململانیانەی کە هەیە هاوڵاتی نەبێتە قوربانی ئەمە هەوڵەکەی ئێمە ئەم هەوڵە زۆر جیاوازە لەوەی کە لە ڕابردوودا بووە. لەبەرەوە من یەک ینی بچمە سەر پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە باشە ئەو وەفدانەی پێشووتر ئەچووم وەفدەکانی پێشووتر کوا خەمی ئەساسی ئەوان مەسەلەی خاک بوو کوا مەسەلەی ناوچە جێناکۆکەکان بوو ئەسڵەن ئەوە تا ئێمە ئەو ناوچانەمان ئێستا بە تەواوی لە دەستدا خۆتەزانی کوا ئەو وەفدانەی کە ئەچوونێنی ئەم وەفدانە بە بەردەوامی دەستکەوتی حزبی هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی مەنسەبەوە لە ڕووی پۆست و مەناسیبەوە ینی کراوەتە مەبنای گفتوگۆکانی ڕابردوو بەداخەوە نەتیجەی ئێمە ئێستاشی لەگەڵ بێت تەبان وەکو لە ڕابردووش و تومانە و تومانە ئێمە لە هەرێمی کوردستان خۆ تەزانی ئێمە ئەمەشمان زۆر دواخست زۆر دوامان خست پێشتا ڕەبان زۆر جار ڕەنگە هەندێک هێز و لایەن گلەیی لەوە بکەن ئێمە زۆر دواخست ئێمە داوای حکوومەتی کاتیمان کرد ئەوان نەهاتنە پێشەوە داوامان کرد پێش حکوومەتی کاتی پێش ڕیفراندوم ویسمان بانێوماڵی کوڕێک خینەوە با دامەزر شەرعیەکان کاراکەینەوە با پەرلەمانی کوردستانیان بە چەند هێزێک کارا کردەوە و دوو هێزیان تێدا خستە دەرەوە دوو هێزی ئەساسی لە هەرێمی کوردستان ئەوان یەکریزی ناوخۆ نەبوو بە خەمیان ئێمە زۆر ویستمان یەکریزی بگەڕێتەوە یەکدەست بین و پێمان وایە قووەتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە یەکریزیدایە بەس بەداخەوە تەبان ئەوان بە بەردەوامی یەکریزی هەرێمی کوردستانیان لەت کرد و نەیانە شەراکەت بەرجەستە بێ و احتیکاریان بەردەوام کرد لە هەرێمی کوردستان تا بەم نەتیجانە گەیشتین کە ئێستا پێگەیشتون ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا هێز و لایەنە سیاسیەکان وشیارترن و حقیقات و خەڵکی تر هەیە کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکوەکو ئێمەی لەو چەند ڕۆژەدا پێشانماندا و لەگەڵ کاربەدەستانی عێراق ئێمە هیچ ینی خۆتەزانی تەبان ئەم هێزانەی کە چوینەتە بەغدا ئەو هێزانن کە لە هیچێکی لەو مەلەفانەدا نین و ئەو هێزانن کە دەستیان سپیە ڕویان سپیەوە تێوە نەگلاون بە گەندەڵی و ئەتوانن بە دەنجی دلێرەوە لەگەڵ کاربەدەستانی عێراق گفتوگۆ بکەن و شتێکیان نییە کە لێی بترسن حقیقت بەڵێ ینی ئەوانی کە تێوەگلاون لەگەڵی ناتوانن بە دەنگی دلێرەوە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە ینی ئەوانەی کە تێوەگلاون لە گەندەڵی هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقەمانەی کە زۆر جار تەمان سەفەقات هەبووە لە ئەوانە تەمەنەوە بە تەکید ئەوانە ناتوانن نوێنەرایەتیی ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی بەڵام من گوێم لە وەرپرسێکی باڵای یەکێک لە دووپارتە دەسەڵاتدارەکە بوو نووسینێکی نووسی بوو لە فەیسبوک کەوتی ئەم پێشتر ئێمە بە سەنگینی دەڕۆشتین بۆ بەغداد و لەوێ زەمی لایەنەکانیشمان نەدەکرد ئەنی ئەم جارەیەوە بە سەنگینی نەڕۆشتون اینجا مۆسی بوو کە بە سەنگینی نەڕۆشتون دوژەوەی کە زەمی یەکێتی و پارتیتان کردووە لە بەغداد وڵات سەنگینی خۆی چۆنە ینی ئەوان لە دوای ڕیفراندۆمە بەردەوام داوای گفتوگۆکەن لە حکوومەتی عێراقی و حکوومەت لەگەڵیان کۆ نابێتەوە ئێمە یەک داوامان کردو یەکسەر چوین و لەگەڵیان کۆبووینەوە ینی پێشتری دەتان لەبەرەوەی سەردانی بەغداد بکەن بە دڵنیاییەوە ینی پێش ئەم وەفدەش پێش ئەم وادەیە بە دڵنیاییەوە ئێمە ئەسڵەن ینی سەنگینی لەوە سەنگینتر کە ئێمە بە ئاشکرا و بە ئەجندایەکی کاری هاوبەشەوە کاکە ئێمە ناڵێین وەفدەکانی ئێمە لە بەغداد چیان وتووە کاربەدەستانی عێراق کە لە بەغدا لە دوای کۆبوونەوەکان لەگەڵ وەفدە هاوبەشەکانی ئێمە کۆبوونەتەوە ئەوان وتویانە کە لەگەڵ خۆ ئێمە هەموو لێدوانی ئەو بەڕێزانە زۆر ڕوونە ئێمە زۆر بە سەنگینی چوین و خەمی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان گەیان زەمیکێتی و پاکستان نەکردووە لە بەغدا ئەوەی کە من ئاگادارم تەمان بە هیچ شێوەیە باسی لایەنە سیاسیەکانی کە نەکراوە ئەم سێ لایەنە زۆر دیارە ئەجندایەکی ڕوونیان هەبووە بۆ باسکردن کە مەسئلەی بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە مەسلەی پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بۆ لە چوارچەوەی دەستوری عێراقدا مەسلەی ناوچە جێناکۆکان و گەڕانەوەی ئاوارەکان بووە و مەسلەی هەڵبژاردنەکان بۆ کە بە شێوەیەکی پاک و بێگرد و نزیک لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقدا بەڕێوە بچن ئەوانە تۆرە ئەساسیەکانن بە پێی زانیاریەکانی من و باسی هیچ هێز و لایەنێکی کە بەڵام قسە لە سەرەوەش دەکرێت کە بەم جا من ئەگەر بەڕاستی بێمە سەر ئەوە کاکە خۆ
نەک ئێمە باسی هێزولایەنەکانی کەمان نەکردووە ئەوانەی لە ڕابردوودا چوون هێزولایەنەکانی کەیان بەشدار پێ نەکردووە ئەستەن گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق نا ئەو گفتوگویانەی لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیش ئیدارە دراوە احتیکار کراوە لە نێوان حزبێک بۆ دوو حزب و نەهێڵدراوە لە هێزولایەنە سیاسیەکان و دامەزراوە نیشتیمانیەکانی هێنا ئەبێ کۆتایی بێتم ئەم ئەمە چوونی وەفدە سەرەتایە کە بە دڵنیاییەوە بێم جۆرە لە دانوسان کۆتایی پێ بێەوە ئەستن ئێمە یعنی زۆر پێش ئەوە کەوتوین خۆت زانانی منە بەجارێکەوە بڵێمەوە ئێمە لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی پێشوو لە قۆناغەکانی ئۆپۆزیسیۆن سەرەتاییترین و یەکەمین ئەو هێزانە بووین کە داوامان کرد مفۆزیەکی تایبەت یا کۆمیسیۆنێکی تایبەت بۆ گفتوگۆ لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی دراوسێ و هەبێ و ئەم فۆزیە ئەم کۆمیسیۆنە بە مەرجعیەتێکی نیشتیمانی کە پەرلەمانی کوردستان مەرجعی بێ بەرنامەی کاریمانەی دیار بێ ئەمانە نەویسترا بکرێت کێو کار بوو کە ئەم کۆمیسیۆنە دەسەڵات بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان بەردەوام هۆکاری ئەساسی و ڕێگری ئەساسی بوون لەوەی کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی ڕۆڵی خۆیان ببینن ئەوانەی کە پەرلەمانی کوردستانیان پەک خست ئەوانەی حکوومەتیان بەو ئاراستەیە برد کە ئێستا ئیفلیج بووە ئەو هێزە ئەساسیانەی کە بڕیار کە بەشدار بوون لە پێکێنانی و حکوومەتەوە لە حکوومەتە نەماوە باشە بەڵام ئەم بۆنم لە گوێم لە میدیاکانی دەسەڵات بوو کە دەڵان ئەمە ناوماڵی کورد پەردەکات یاخود یەکڕێزی کورد ناغڵ ئەم سەردانانە ینی پێتان وایە یەکڕێزی کورد بەوە پەردەبێ یاخود یەکڕێزی کورد بەوە پەردەبێت لە کوردستانە شەراکەت نەبێت گەندەڵی هەبێت نەعادالەتی هەبێت کامیان زیاتر خەتەرترن بۆ مەسەلەی یەکڕێزی کە یەکڕێزی کورد ئەوانە پەرتیان کرد ئەوانە یەکڕێزی کوردیان پەرت کرد کە هێزولانە سیاسیەکانی کەیان نەخوێندەوە ئەوانە یەکڕێزی کوردیان پەرت کرد کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان نەخوێندەوە بەرژەوەندی حزبیان زاڵ کرد بەسەریدا ئەوانەی کە دەستیان بۆ مڵک و ماڵی گشتی برد و بۆ بەرژەوەندی کەسیەکانی خۆیان بەکاریان هێنا ئەوانەی وڵاتیان هەژار کرد و خۆیان دەوڵەمەند کرد ئەوانەی ئەم وڵاتیان احتیکار کردووە هەم لە ڕووی سامانی سروشتیەوە هەم لە ڕووی دامەزراوە حکومڕانیەکانی و دامەزراوەکانی حکومڕانیەوە ئەوانە ناوماڵی کوردیان پەرت کرد کە نەیانهێشتۆ شەراکەت لە حکومڕانیدا دروست بێ ئەوانەی نەیانهێشت چاکسازی بکرێ ئەوانەی کە بەردەوام درێژە بە گەندەڵیە دەن و ئەیانەوێ شێوازی حکومڕانی وەکو ڕابردوو بەردەوام بێ ئەوانەی کە گویان لە هێزولایەنە سیاسیەکانی کە نەگرت ئەوانەی بە بڕیارێکی تاکڕەوانە بڕیاریان لەسەر ڕیفراندۆمدا و مەسیر و داهاتووی ئەم وڵاتیان بەم ڕۆگەیان ئەمانە ئەم وڵاتیان پەرت کردووە ئێمە هۆکاری یەکڕیزی بووین هۆکاری بەرگریکردنی لە دامەزراوە نیشتیمانی و شەرعیەکان و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە گە شتێکمان هەبێ شانازی پێوە بکەین لانیکە من وە کۆمەڵی ئیسلامیڵێن ئێمە گە شتێکمان هەبێ شانازی پێوە بکەین هەموو شتێکمان کردوتە قوربانی بەرگریکردن لە مافەکانی خەڵک هەموو شتێکمان واز لێ هێناوە بەڵام ئەومان واز لێ نەهێنا کە لە سەنگەری خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەمێنین و بەجێ بێڵین حقیقت قۆناغ بە قۆناغ ئێمە هەڵوێستەکانمان تاکشانەوەمان لە حکوومەت تا چوونە بەغدامان قوربانیمان بە بەرژەوەندیەکانی بەس بۆ مەسەلەی چوونە بەغداد بتابەتی بەنسبەت ئێوەشەوە ئەگەر دەڵێن داواکاری حیزبی هەبوو بێ ئێوە هیچ کۆمپانیایەکتان هەیە تا بەرگری لێ بکەن هیچ بەرژەوەندێکی ئابووریتان هەیە مەسەلەن وەرم داواکاری حیزبیمان نییە حقیقەت ئەمان خۆیان زۆر باشە زانن ئەو هێزولایەنانی کە ئەو قسانە ئەکەن ئەزانن ینی داواکاری حیزبی لە بەغدا ناکرێ و ئێمە چ داواکاری ئەمە پەیوەندی بەوە نییە کەوان ئاماد مامەڵیان لەگەڵا ناکرێ کاردانەوەیانە بەرامبەر بەوە کە بۆنم لەسەرۆکی حکوومەت 27 جار داوای لە عەبادی کردو ئامادەنی و توێژی لەگەڵ بکات یاخود پێشوازی بە شێوەیەکی گشتی لە دەم دوو هێزە نەکردووە من پێم وایە ئەو هێزانەی کە لە دەستەڵاتن حقیقات ئەبێت ینی ئەو ڕاستیە باش تەفەهوم بکەن کە قۆناغی تاکڕەوی و دوو جەمسەری و یەک جەمسەری لە حکومڕانیدا لە هەرێمی کوردستان کۆتایی هاتووە لەکەیەوە کۆتایی هاتووە دەمێکە کۆتایی هاتووە بەڵام ئەوان بە سوود وەرگرتن لە هێز و سامان ئەمایان هێشتۆتەوە هەمیشە ئێمە گەر خۆتە زانی تەوان حتا ئێمە نەک ئەم هەڵبژارنە کۆی هەڵبژارنەکانی ڕابردوش بەردەوامی قسەمان لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن بووە و ئێستا دەرکەوتووە کە لە نێوان نزیکی 1 ملیۆن ناوی دووبارە و مردوو لە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و هین هەیەوە ئەوانە هەمووی هۆکاری ئەوەن کە دەستەڵات یعنی نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبێ و تعبیر نەبێت لە دەنگی دەنگدەرانی حەقیقی لە هاوڵاتیانی زۆر باشە بەس کەمێک باسی مەسەلەی موچەت کرد کە دەمەوێت زیاتر قسەی سەر ئەو داکۆکیە بوو هەموو وەزارەتەکان و بووە بوونم بە پێشمەرگەشەوە بە خانەنشینشەوە ئەوەی کە عەبادی لە ڕاگەنداوێکی فەرمیدا وتی ئێمە پابەندین دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدە پابەندین بەسەرفردنی موچەی فەرمانبەرانی ئەزانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆرانی حەقێکی
شەرعی و ڕەوایان لەسەر حکوومەتی ناوەندەیە کە ئەبێ بودجەی هەرێمی کوردستان بداوە، ئەبێ بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بداوە، ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی تری عێراق سوودمەند بن لە داهاتی گشتی عێراق حقیقەت و ئەمە ئەرچی ئێمە و ئەرچی هێزەکانی کەریشکە و داکۆچی بکەین بە تەکید یعنی وەڵامەکەی بەڵەیە کە ئێمە داکۆچیمان لە مافی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە و ئەمە هی ئەمڕۆ نییە کە ئەم وەفدەمان لێباش تۆ خۆتە زانی فراکسیۆنی ئێمە و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ هاوکارەکانیشمان لە فراکسیۆنەکانی تر لە بەغدا بە بەردەوامی یەکێ لە داواکانیان داواکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ بەردەوام شەڕی ئەوەیان کردووە کە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان لە میزانی عێراق تەسبیت بێ و مافە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە و ئەمەش هەوڵێکە خراوەتە سەر ئەم هەوڵانەی ڕابردوو و ڕەنگە هەوڵێک بێت لە قۆناغێکی هەستیاردا کە باشتر جێگا بگرێ لەوانی ڕابردوو و بە تەکیدیش لە پێناو هەموو هاوڵاتیانەوە لە پێناو هەموو فەرمانبەرانە و لە پێناو هەموو کەسێک کە مافی خوراوە لە عێراق. بەڕێزت پێشتر باس لەوە کرد کە ناکرێ مەسەلەی موچە بکرێتە قوربانی بەرژەوەندی سیاسی لە نێوان هەرێم و بەغداد کراوەتە قوربانی بۆ ئەو مەلەفەی کە دروست بووە بەتایبەت لە ئاڵۆزیەکان کە بۆ هۆی نەمانی موچە پەیوەندی بە مەسەلەی گەندەڵی لە نەوت و بەرژەوەندی سیاسیەوەیە. بەتەکید طبعا موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاد لە جارێک بوونەتە قوربانی واقعی سیاسی. یەکەم لەو ڕۆ بوونەتە قوربانی کە ئەو جارێ هەر لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان یەکەمین قوربانی لە بڕانی میزانیەی بەشە بودجەی هەرێمی کوردستان فەرمانبەرەکانی بوونە قوربانی کە دوای فترەیەکی قیاسی کورد موچیان بە نسبەت بە سیستەمێکی پاشەکەوتی نایاسایی بۆ ڕوبع و شتێک لە ڕوبع زیاتر و کەمتر کەم کرایەوە خۆتەزانی و ئەو کاتەش طبعاً ینی لە زۆرێک لە جومگەکان و لە سێکتەرەکانی حکومڕانیدا ئەو قوربانیە تەنها موچە خۆران بوون بە قوربانی. ئێستا لە من بەڕاستی تەمان خۆ دەزانی حکوومەتی ناوەندیش خاوەنی هەڵی گەورەیە و ئەوانش خاڵینین لەوەی کە گەندەڵی و کۆمەڵ شتێم بابەتی ئێمەنی کە ئێستا باسیەکەین بەڵام لانی کەم حکومڕانانی عێراق لە بودجیان لە سێکتەرەکانی کە لە هەمووی کەم کردەوە بەڵام ئیدامەیان بە موچەی فەرمانبەراندا لە عێراقدا بەڵام کاربەدەستانی هەرێمی کوردستان قوربانی یەکەم بریتی بوون لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کاتێکیش کە ئەم بارودۆخەی نێوان هەرێم و بەغداد دروست بوو دوای ریفراندۆم و ڕووداوەکو دەرەنجامەکانی جارێکی کە موچەخۆران بوونەتەوە قوربانی ئەوە موچەی ئەوانە لە پێویست بە مەلەفی نێوتیش بەرژەوەندی سیاسی کە تەسلیمی بەغداد نەکرێ یاخود ڕێکەوتین لەسەر نەکرێت. ئەزانیم بابەتێکی زۆر ڕوونە لە هەرێمی کوردستان مەسەلەی نەوت و بابەتێکە کە یعنی سەرەتاییترین شت ئەوەیە کە کاربەدەستانی هەرێمی کوردستان و حکوومەت لە هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوتدا شەفاف نەبووە لە گرێبەستەکانی شەفاف نەبووە داهاتەکەی بەشێکی گەورەی نادیارەوە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە خەرج نەدراوە و هۆکارێکی ئەساسیش بۆ بڕانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەم مەلەفە دۆسیەیە کە تەمان خۆتە زانی دۆسیەکی گوماناویە زۆرترین قسەی لەسەر کراوە لەلایەن پەرلەمانتارە مەعنیەکانەوە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە لەلایەن چاودێرانی سیاسیەوە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە لەلایەن هاوڵاتیانی ئاساییەوە ئەم مەلەفێک نییە جێی گومان بێت کە حقیقات و کاربەدەستانی هەرێمی کوردستانیش بۆ ڕۆژێک نەیانتوانیوە متمانە هین کەنیان چۆنەڵی ئەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پسەلمێنن کە ئەوان ئەنی لەو مەسلەیەدا شەفافن و دادگەرن و حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان نەخوارد. زۆر باش ئێوە ئەندامێکتان لەو لیژنەیە هەیە کە وردبینی بۆ مەسلەی موچەی فەرمانبەران دەکە کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە لە پەرلەمانی عێراق ئەرکێوە ئەندامەی ئێوە چییە و چ پشگیریەک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەوە چۆن پشگیریان ئەرچی فراکسیۆنی ئێمە لە ڕابردوودا تەمان بە بەردەوامی بریتی وە لە داکۆچیکردن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە موچەخۆرانی هەرێمی کوردستان هم بەڕێز بامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدیش وەک بڕیاردەری لیژنەی دارایی کە تا ئێستا تەبان تەسبیت نەبووە کە تەکلیف کراوە بۆی کە عضو بێ لەو ئەندام بێ لە لیژنەی پێداچوونەوەی موچە بە تاکید ئەرچی ئەو وەکو ڕابردوو بریتە لە بەرگریکردن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جێڕانەوەی ماف بۆ خاوەن مافەکە و حقیقت لەسەر ئەو ئەساسەی کە ئێمە هەمیشە چۆن لە هەرێمی کوردستان لە عێراقیش بە هەمان شێوە ئێمە فراکسیۆنەکانمان نوێنەرەکانمان و خۆمان وەکو حزب کار لەسەرەوەکەین کە ڕیشە چێژی گەندەڵیکەین ڕوبەڕووی گەندەڵی بینەوە هەنگاوەکانی چاکسادی تەسبیت بوو کار بۆ بکە خەڵکی ناشایستە
مثلەن نەبێتەوە کار بۆی فەرمانبەری ڕسمی ڕاستەقینە بێتە قوربان ینی بە تاکید خۆ سەرەتاکانی هەنگاوەکانی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوەیە کە تۆ ماف بۆ خاوەن ماف بژێڕیتەوە کەسەی خاوەنی ئەو مافەنی لی وەربژیرێتەوە. بەڵێ زۆر باشە. لە تەورێکی تردا دەمەوێت باسی مەسلەی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان بکەم لە وەفدەشدا قسەی لەسەر کراوە. دەمەوێت سەرتا ڕایەوە بزانم وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو بارودۆخی کە مەسەلەن لە خورماتوو لە کەرکووک وەرە کۆمەڵێک ناوچە کوردستانی دابڕێنراوەکان دروست بوو کۆمەڵێک پێشێلکاری کرا ڕایەوە چی لەسەرم پێشێلکاریانە؟ ئێمە تەبەن سەرەتا وەکو کۆمەڵی ئیسلامی لە دەستپێکی ڕووداوەکانی ئەوەی کە بەسەر ناوچە جێناکۆکەکان داهات وەکو کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی خۆمانمان بەڕوونی وت ئێمە پێمان وایە ئەوەی کە ئەو کارە ساتەی بەسەر ئەو ناوچانە داهاتوە زەرێکی گەورەیە بە حەقی هاوڵاتیانی ئەو سنوورە دانیشتوانی ئەو سنوورە کوردەکانی ئەو سنوورەوە بە حەقی هەرێمی کوردستانیش و قەوارە سیاسیەکەشی وامە هەڵەیەکی گەورەیە ئۆباڵەکەشی ببڕوای ئێمە ئەکەوێتە ئەستۆی ئەو کەسانەی کە بە بخوێنەوەی واقع بە شێوەیەکی دروست بڕیاریان لەسەر ریفراندۆم داوە ئەوانەی کە بە ریفراندۆم ئەو نەهامەتیان بۆ خەڵکی ئەو ناوچانە هێنا. هەڵوێستی ئێمە زۆر ڕوونە ئێمە لەو ڕۆژەوە تا ئێستا تەمەەن بە بەردەوامیەکی لە هەوڵەکانمانەوە بۆ ئاوارەکان بە تایبەتی ئاوارەکانی دووست بگەڕێنەوە و ئێمە لە ڕێی دەستگا معنیەکانی خۆمانەوە ئەوەندەی توانی بێتمان بە تایبەتی ئەو دەستگانی کە دەستگای خێرخوازین و هاوکاری خەڵکی لە قەوماوکەن هاوکاری ئاوارەکانیان کردووەوە بە بەردەوامی تەبەنگێکی لە خەمەکانیان ئەوە بووەوە ئێستا شێکی لە هەوڵەکانی ئێمەوە لەم وەفدەش بەشێ لە پێداگری و داکۆکی ئێمە و کۆمەڵی ئیسلامی و هەم ئەو دوولایەنەی کشکە بەیەکەوە ئەم وەفدە چۆتە بەغدا بە تاکید لەسەرەوە کراوەتەوە کە ئەبێ ئەم ناوچانە ئارامی بۆ بگەڕێتەوە و دانیشتوانی ئەو ناوچانە کە ئێستا ئاوارە بوون بگەڕێتەوە و پۆلیسی اتحادی لەوێ بێ و هێز و لای سەردارەکانی کە کۆمەڵێک پێشلکاری بەرامبەر هاوڵاتیانی کوردتاکیت هیچ پاساوێک نییەوە مەعیبەیەکی گەورەیە ئەوم پەڵەیەکی ڕەشە بە مێژووی حکومڕانی عێراقی نوێوە و ئەمامان بیرەخاتەوە کە ئەوەی لە ڕابردوودا ڕژێمێک لە دوایەکەکانی عێراق بەرەو کوردەکانی بەرامبەر کوردەکانی ئەو ناوچانە کردووە دووبارە بوون هەمان کار دەوەستنەوە بە تایبەت ئێستا لە ناحیەی سەرگەڕان لە کەرکووک هەوڵی تعریبکردن هەیە و هەڕەشە هەیە لەسەر هاوڵاتیانی کورد لەو ناوچانە و کۆمەڵێک ناوچەی تریش. ئەو وەفدانەی ئێمە کە جارە چوونەتە بەغدا زۆر بەڕوونی ئەو پەیامیان بەکار بەدەستانی عێراقیاندووە زۆر بەڕوونی بەکار بەدەستانی عێراقیان وتووە کە ئەمە پەڵەیەکی ڕەشەوە ئەبێتە بزاتیش بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئەمە ئەبێتە عیبەیەکی گەورە لە مێژووی حکومڕانی تۆدا وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە یەکێک لە پێکاتە ئەساسیەکانی عێراق کە کوردەوە کە ئەم خاکەی ئێوە خاکی کوردستانەوە دانیشتوانی ئەو ناوچەند ڕوبەڕووی ئەو مەترسیانە ئەبنەوە حقیقەت و ئەرچی و ئەوانش کە معنین من بەپێی زانیاریەکانی من بەڵێنیان داوە کە بە جددی کار بکەن بەڵی ئەو بەڵێنێک وەرگیرا بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئەو ناوچانەیە خود ئەو ناوچانە ناوچە کوردستان دابڕێنراوەکان باوبەشی بەڕێو ببرێن لە داهاتوودا دەستوریانی کەکراون بەپێی دەستورە بێ بە هاوبەشی بەڕێوە ببردرێن و بەڵێ بەپێی معلوماتی من لەو کۆبوونەوانی کە کراوە بەڵێن درراوە کە پێی دەستورە ناوچانە بە هاوبەشی بەڕێوە بدرنەوە هەوڵی جددی بگیر بۆ جێڕانەوەی ئارامی بۆ ئەو ناوچانە و جێڕانەوەی ئاوارەکان. بەس من جارێکی تەئکید یەکەمەوە کە فعلەن ئەمە ئێمە زۆر بە توندی ئیدانەیەکەین و ئەمە پەڵەیەکی ڕەشە لە مێژووی حکومڕانی نوێی عێراق ومە هەرچی زوو ئەبێ کۆتایی پێبێەوە بە هاوڵاتیانی ئەو ناوچانە بگەڕێنەوە سەرخاک و ئاو ماڵی خۆیان حەقیقەت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە هەر وەفدەکە لەسەر ئاستی دەولیش کاردانەوە هەبوو بۆ نمونە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆشحاڵی دەربریەوە بە سەدانی وەفدی ئێوە بۆ بەغداد و باز لەوەکە کە عێراقیەکان پێویستیان بە ئەمریکانیە بۆ ناو بژوانی. مەوەسمێ لەوە پرسیار بکەم کە ئەم وەفدە سەرەتایە کە بۆ ڕێگە خۆشکردن بۆ توێژەکانی داهاتوو کە لە نێوان هەرێم و بەغداد بکرێن؟ بەتاکید من پێم وایە تەمهیدێکی زۆر باشە بێ و دەستپێکێکی باشیش بوو بۆ هەم ئەو لایەنانەکە و مبادرەیان کرد لەگەڵ بڕیار بەدەستانی عێراق و من پێم وایە پەیامی گەلی کورد و پەیامی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان زۆر بەباشی بە کاربەدەستانی عێراق گەیشتووە تێگەیشتوون کە میلەتی کورد و هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئیرادەیەکی بەهێزیان هەیە و جددینەوەی کە تەجاوزی ئەم قۆناغە بکەن و ئەوان ینی ئەو شەراکەتەی کە ئێمە لە عێراقدا لەسەری ڕێکەوتوین کە دەستور مەرجعیەتی ئەبێ ببێتە مەرجعی حەلکردنی کێشەکان و وەلانانی و ئەوە ببێتە هۆکاری مەسەن چۆنەڵێ خاڵی بەیەکگەیاندن و وەلانانی ئەو خلافانەی کە هەیە. من پێم وایە دەستپێکێکی باشە
و ئێمە تەمان خۆ دراسە شەکەین بەردەوامەوەین و پێویست بکە ئێمە بە کەناڵی کە گفتوگۆ ئێمە بەسمەوەی کەم پێشوازی ئەمریکا کە وتوێتی دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ مەسەرەن دانوستەکانی داهاتوو چۆن دەیبینێن یاخود بۆچی پێشوازی لەو هەوڵی ئێوە کرێتەوە ئەوەی کە لە ینی لەسەر زمانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتراوە تێگەیشتنە لەو ڕاستی کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق بێ بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەوە ئەو گفتوگۆیانەی کە ماوەیەکی زۆرە مجتەمەعی دەولی داوایەکە لە نێوان هەرێم و عێراق دەست پێ بکرێ ئەم سێلایانە ئەو بەستەڵەکەیان شکاندووە دەستپێکێکی باشیان بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و عێراق دەست پێ کرد و حقیقەتیش دەستپێکەکەشی بە بڕوای ئێمە نەجاحەکەشی لەوە دەستپێکە سەرکەوتنی لەوە دەستپێکە ئەگەر مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بجێڕدرێتەوە بە تایبەتیش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت پێمان وایە بێتە دەستپێکێکی باش بۆ لانانی زۆرێک لەو کێشانی لە ڕابردوودا هەبووە. بەڵام سەبارەت بۆ ئەگەر و توێژ دەست پێ بکاتەوە بەناو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ئێستا کە مەسەڵەن کۆمەڵێک هێز کشامەتەوە لە حکوومەت دەتوانێت ئەمەرکە ڕاپەڕێنیت یاخود پێویستە پێداچوونەوەیکی تاوا بە خۆیدا بکات بە سیاسەتەکانە. ئێمە ئێستا شەر پێمان وایە خاوەنی ئەو بۆچوونەی خۆمانین کە لە دەستپێک و تومانە پێمان وایە حکوومەتە کە ئێستا حکومڕانێتی هەرێمی کوردستانەکە حکوومەتێکی شکست خواردووە و تووشی شکست بووە نەک لەسەر ئاستی لەسەر ئاستێک لەسەر تێکڕای ئاستەکان ئەم حکوومەتە لەسەر زۆربەی ئاستەکانی تووشی شکست بووە و بەڕاستی متمانەی دەولی نەماوە متمانەی ناوخۆی نەماوە متمانەی ئیقلیمی نەماوە باشترین ڕێگا چارەوە بوو کاوان گوێیان لە هێز و لایەنەکانی کە بکرد بەم حکوومەتە هەڵەشابایەوە حکوومەتێکی کاتی لە ماوەیەکی نزیک دروست بووایە و ئەوە بوایەتە دەستپێکی گفتوگان پێم وایەگەر حکوومەتە کاتێ دروست بە ئێستا هەنگاوەکانی چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بادا قۆناغی گەورەیە و بەشێکی گەورەی گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی چارەسەر بوو عفۆن و بە دڵنیاییشەوە ئەم حکوومەتە بەم شێوەی ئێستا کە هەیە بە تەکید ناتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتێکدا دوو هێزی ئەساسی لەو حکوومەتە کشاونەتەوە کەم حکوومەت بەڤی ئیتفاقیەکی پێنج قۆڵی لە بینی ئەو هێزانە پێکهاتەوە. بەڵام ئەگەر و توێژ بکرێ چۆن دەتوانێم حکوومەتە سەرکەوتو بێ لە کاتێککە پێشتر شکستی خواردو یاخود پێشبینیەوە دەکرێت کە توێژەکان بۆ دوای هەڵبژاردنەکانی عێراق دوا بخرێن کە کۆمەڵێک ئاماژەباز لە کەوتوێژی فەرمی حکوومەتێکی نوێ لەدایک بێ اینجا و توێژ بکرێت. بە دڵنیاییەوە تەبان ڕەنگەی چێ لە بژاردەکانەوە بێ کە حکوومەتی عێراقی بیەوێ بەسم پێمان وایە تەبەنم گفتوگویانە پێشکەوێ و گفتوگویانە لە ئێستادا دەست پێ بکەن و حقیقت ئەو کاتەش کە گفتوگۆی ڕسمی دەست پێەکە ئەو کاتێ مەقسەی خۆمانمانە بێ و بێکار بەدەستانی هەرێمی کوردستانیش لەو ڕاستیە تێبگەن کە ئەوان ناتوانن بەبێ ئەو هێز و لایەنە سیاسیانەی تر نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەن و ڕێکەوتنی نوێ بکەن و کێشە هەڵپەسێدراوەکان چارەسەر بکەن. ئێمە تەمەناکەینەوان عیبرەتیان لە ڕابردوو وەرگرت بێەوە تێبگەن کە هەرێمی کوردستان ئەو قۆناغی تێپەڕاندوو کە احتیکاری سیاسی بکرێت لەلایەن هێزێکیا دوو هێزەوە ئەو قۆناغە تەجاوز تێپەڕیوە و ناتوانە و بە تاکید دەبێ ینی بۆچوونی هێز و لایەنە سیاسیەکانی کە بە هەند وەربگرن و بێت تێژ بگەن کە مجتەمەعی دەولی و هەم حکوومەتی عێراقی و بڕیار بەدەستانی عێراقیش باش لە واقعەکە تێگەن وازان لە هەرێمی کوردستان چی بەڵێ کاتمان کەمەوە دەمێت تەورێکی تر مەسەرەی هەڵبژاردنەکان کۆمەڵێک ڕۆژنامەی و ناوەندی عەرەبی ئەوان بڵاو کردەوە کەم سەردانیە وەکو وەفدی سێلانەکە بووە کە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو هاوپەیمانێتێک پێک بێنەوە بە دیاریکراوی باسییان لە سەرۆک وەزیرانی عێراق کرد. هیچ شتێکی وا لە ئارادەیە و توێژ دەستی پێکرێت بۆ پێکەنانی هاوپەیمانەتی نا بە دڵنیاییەوە نەخێر بە هیچ شێوەیە قسە لەسەر هاوپەیمانەتی نەکراوە و ئەوەی کە قسە لەسەر کراوە قسە لەسەر هەڵبژاردن کراوە لەسەر ئاستی عێراق کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگەرد بکرێ و وەفدی ئەم سێلایانە تاکیدیان لەوە کردوتەوە کە تۆماری دەنگدەرانەوەی کە پاکراوەتەوە لە عێراق لە هەرێمی کوردستان سوودی لێوەربگیرێەوە لە هەرێمی کوردستانیش ئەو گرفتە حەل بکە ئەو ڕێژە زۆرە لە ناوی دووبارە و مردوو لە تۆماری دەنگدەراندا هەیە و ئامانجە ئەساسیەکەەوە بۆ کە هەڵبژاردنێک بکرێت لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا کە پاک و بێگەرد و نەزیه بێ دەستا و دەستی دەستەڵاتی تێدا بکرێت و تعبیر بێ لە ئیرادەی حەقیقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە هیچ شێوەیەک دووریان نزیک قسە نە لە هاوپەیمانێتی کراوە لە بینی جارێ ئەم سێ هێزە خۆیان ینی لەو ڕۆ هاوپەیمانێتیان پێک نەهێناوە بۆ هەڵبژاردنەکان تا
قسە لەسەر هاوپەیمانەتی بکەن لەگەڵ هێز عێراقی. بەڵام وەکو کۆمەڵی ئیسلامی ئێستا باستن لە مەسەلەی کردووە پەیمانی لەگەڵ هێز عێراقیکەن چکە ئێسێمە لێرە و لە دوێ هەندێک هێزی دەستەڵاتدار ئێستا بۆ مستەرقاڵی هاوپەیمانەتین بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. خۆی ئەمە قسەیەکی کێگە تۆ پرسیارکەی لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی قسەی لەسەرکراوە بە تەکید ئێمە لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی گفتوگۆمان کردو قسەی لێەکەین و قسەشمان لێ کردو لە ئابووردا بەسەوەی کە ئەمە ئەجندای کاری ئەم وەفدە و بێ لە بەغدا بە تەکید نەخێر. ئێمە ئێستا تەبانم بابەتی هەڵبژاردنەکانی کەرکووک هەیە و بابەتی لەنی لە سنووری عێراق و یەکێ لە ناوچەکانی دەرەوەی هەرێم و لە ناوخۆی هەرێمی کوردستان و لات سەر عێراق بە تەکید ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئێستا لە دراسی ئەوە داین کە چۆن بەشداری لەو هەڵبژاردنانە ئەکەین و مەسەلەی هاوپەیمانەتی بژاردەیەکی کراوەیە لە بەردەمان مەسەلەی یەکلیستی بژاردەیەکە کە لە بەردەمانیان بۆ عێراقیش بۆ کوردستانیش و بۆ عێراقیش ئەمانە بژاردەی کراون لە بەردەمان و بە تاکید ئێمە گفتوگۆیەکەین و ناوەندی معنی لە کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ بریاری خۆیدات. زۆر باشە بە سەبارەت بە هەڵبژاردن بۆ ناوچە کێشە لەسەرەکان گرفتیەوەی نییە ئێستا بۆ نمونە کۆمەڵێک ئاوارە نەگەڕانەوە بارودۆخی هێندێک ناوچە لە کەرکووک لە نینەوە لە سەڵاحەدین لە دیارە لە بارنیە کورد زیان ناکات لەو منتیقانە بە دڵنیاییەوە کورد زیانی کردووە و زیانی زیاتری شکات کورد لەو ناوچە جێناوکان ئێستا ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی ئەو ناوچانە بە تایبەتی دووسکە باست کرد ئێستا ئاوارن لە درەوەی ئەو ناوچانن ئەوە خوجگە لەوەی کە ینی ئەو جۆرە لە تۆقااندن و لە ترساندن کە ئێستا لەو ناوچانە لە ئیدارەدانی و ناوچانە بەڕێوە چێوش کاریگەری سلبی خۆی هەیە حقیقات وە و یەکێ لە هەوڵەکانی ئەم وەفدە بۆ بەغداوە کە جۆرێ لە تەطبیع بکرێەوە ئەم بارودۆخە ئاسایی بکرێتەوە ئاوارەکان بگەڕێنەوە لانی کەم بۆی کە هەم ئەم خەڵکە بگەڕێتەوە زەرزێدی خۆی و هەم هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەزیف و دوور لە دەستێوەردان و تۆقااندنیش لەو ناوچان بۆ کوردستان کە بەڕێزوتت دەتانەوێت لە کوردستان هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت چیتان کردووە یاخود چی فشارێک دروست دەکەن بە تایبەتی بۆ تۆماری دەنگدەران کە بەڕێز پێشتر وتر نزیکە 1 ملیۆن ناوی ساختە لەم تۆمارەدا هەیە. ئێمە یانی وەکو کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە لەگەڵ هێز و لایەنە هاوپەیمانەکانمان لە گفتوگۆ داین لەو ڕۆوە هەموو ڕێگایەکە گرینەبەر کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە پێشمان وایە بەبێ پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستان هەڵبژاردن مانایەکی بۆ نامێنێتەوە حقیقات و ئەو تەزویر و ساختەکاری لە قۆناغەکانی ڕابردوودا هەبووە بە ناوی مردوو بە ناوی دووبارە بە جۆرەها جۆر لە شێوازەکانی سەختەکاری ئێمە نیەتێکە بینین بەداخەوە ئەڵێم نیەتێکە بینین کە ئەویستی هەڵبژاردنەکانی کوردستان ئەم جارەش بم شێوەیە بەڕێوە بچێت بە تەکید ئێمە ڕێگا بەوە نادەین و جارێک کەناڵی یەکەم ئەوەیە کە ئێمەمانوێت لە ڕێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە لە هەرێمی کوردستان و تۆماری دەنگدەرانە پاک بکرێتەوە و کۆمیسیۆن نەچێتە ژێرباری ئەوەی کە بەم تۆمارەوە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکاوە بێ کۆمیسیۆن بم مەسئولیەتەی خۆی هەستێ و بێ بە دوور لە ئینتیمای سیاسیان بە دوور لەوەی کە لە ژێر فشاری لایەنێکیا دوو لایانی سیاسین ئەبێت بێ پاکردنەوەی تۆماری دەنگدەران سەرپەرشتی هەڵبژاردنەکان نەکەن و ئەبێ ئەوان بزانن یەکەمین تەجروبە و تاقیکردنەوەیانە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی گشتی مصداقیەتی خۆیانە بێ بپارێزن و اعتیباری خۆیان حقیقت لە دەست نەدەن. دوای ئەوە ئێمە بە تاکی دەگەن لە کۆمیسیۆنەوە ینی سەرکەوتونە بینەوە ڕێگاکانی کە هەیە لەوەی کە ئێمە هەم لەگەڵ حکوومەتی ناوەند هەم لەگەڵ مجتەمەعی دەولی هەوڵی جدی خۆمانە دەکە ئەم هەڵبژاردنە بە چاودێرینەوە یەکگرتوەکان بۆی پاک و بێگرد نەزیه بەڕێوە بچێ و حقیقت ینی ئەو جۆرە لە ساختەکاری کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هیچ گومانێکتانەیە کە بۆ نمونە 3 مانگدانراوە پێشتر ئەو هێزانە بوون هەڵبژاردنیان دواخست کۆمەڵێک هێز ئێستا هێزێک لە ماوەی 3 مانگدا دەتوانێت ئێمە قسەمان لەسەر لەگەڵەوەدان یاری بەکاتی قسەمان لەسەر گومانیە ئێمە قسەمان لەسەر ئەو حقیقەتانەیە کە لە ڕابردوو بینیومانە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو و لەسەر ئەو حقیقەتەش کە ئێستا لە تۆماری دەنگدەران هەیە زۆر ڕوونەکە ئێمە هیچ گومانمان لەوە نییە کە ئەویسترێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە ساختەکاریەوە بەڕێوە بچێت بە دڵنیاییەوەکو باسم کرد ئێمە هەموو ڕێگریەکەکەین کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێت تعبیر بێت لە دەنجی دەنگدەرانی هەرێمی کوردستان. بەڵێ کاتمە کەمەوە دو پرسیارم سەبارەت بەوەی کە هەنگاوی داهاتووی کۆمەڵی ئیسلامی دوایی کە لە حکوومەت کشایەوە لەگەڵ ئەو هێزانە چوو بۆ بەغداد هەنگاوی تر دەبێت لەم خۆناغەنوێدا ئێمە لەگەڵ کشانەوەمان تا ئێستا خۆتە زانی هەنگاوەکانی ئێمە بە بەردەوامی
مانەوە بۆ لەسەر ئەو نەهجە سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە قۆناغی لە حکوومەت بوونیشدا ڕەخنەمان گرتووە لەم دەسەڵاتە سیاسیە لەگەڵ هەنگاو هەڵەکانی نەبووین و ویستومانە چاکسازی بکرێ و گەندەڵی ڕوبەڕوو بینەوە حقیقت ئێمە لەسەر نەهجی سیاسی خۆمان و لەسەر هەڵوێستە سیاسیەکانی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر هەموو ئاستەکان بەردەوام ببین هەنگاوی دەبینین بە دڵنیاییەوە بە تاکید ئێمە لەسەر ئەو نەهجە بەردەوام ببین و ئەوەی پێویست بە هەنگاوانین بۆی کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تحقیق بێ و هەنگاو بنین بەرەو ئەوەی کە بگەوینە سەر ڕێڕەوێکی حکومڕانی تەندروست کە لە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیان. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەم گفتوگۆیە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا گفتوگۆیەکی تر خواتان لەگەڵ.